یادی بەدرە و لە ساتێکی تریادا دیسان تەماشای هیوای شەهیدی ئەو سەحابە بەڕێزانەی ئوممەتی ئیسلامەکەینەوە. ئەو نمونە جوانەی لە بەردەستی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام پەروەردە بوون. یادی بەدرە بەڵام هەر شوێنێکی تری تەماشا بکەینەوە هەر ئاسەواری بەدری لەسرە و کاریگەری دەرونیە لەسەر مسلمانان لە هەرجەیەکەن. زۆری ترمان باز لە بەدر کردوتەوە و بەدری زۆری تر هەڵەگرێ، وەکو تاریخی لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا ئاەتەکانی ئەنفال چەند جار لەسەر ئەژنۆ دانیشتوین لە بەردەمیانە و لە نووری پاکی ئەم قورئانە بە دڵ و دەروونمان گەیشتووە و هەزار شکر بۆ خوا. بەڵام ئەمڕۆ لە زنجیرەی ساتی یاداین، لەم ساتە یادانەیە بۆ ئەوەی لەگەڵ ئەمانیشا بڕوە باسێک لە هیوای شەهیدی و تامەزرۆیی ئەو سەحابە و تابعینانە ئەکەم کە چۆن خۆیان بۆ ئەو شەهیدیە ئەکوتا و لەبەر خاتری عیزەتی ئیسلام و سەرخستنی مسلمانان پاک ڕاگرتنی ئاڵای تەوحید و بە پێوە ڕاگرتنی مسلمانان یەکەم چه قوربانیەکیانەدا. شەڕی ڕدەیە و هەڵگەڕانەوەی خەڵکە لە ئیسلام زەمانە بوبەکری سدیقە و هاتۆتە سەر حوکم، پیاوێکی لە خواترس و سادق و سەرڕاست، پیاوچاکی ئەم ئومەتە دوای پێغەمبەرەکەی. بەڵام جگە لە قوڕەیش هەر هەموو لایەک دەمیان لە ئومەتی ئیسلام و دەمیان لە دینەکەی کردوتەوە و لێی هەڵگەڕاونەتەوە و پاشگەز بوونەتەوە خەتەرترینیشیان مسەیلەمەی کەذابە. مسەیلەمەی کەذاب خەڵکانێکی زۆری لە دەوروبەرن و خۆی بە پێغەمبەر ناونووس کردووە و عەهد و بەیعەتێ لە خەڵکی وەرەگرێ و ئایەت دروستەکا و نوێژ لەسەر خەڵکی لا ئەبا و ڕۆژوو لەسەر خەڵکی لا ئەبا و عیبادەتی تریان پێسپێرێ. مەسئولیەتێکی گەورەیە کە سەیدنا ئەبوبەکر پیاوچاکانی ئومەتی هەموو کۆ کردەوە و ڕووی تێکردن کە ئەمڕۆ ئەم ئاڵایە لە دەستانە بەرزتر بێتەوە، بێت و مسەیلەمەی کەذاب سەرکەوێ نشستی بەسەر ئاڵاکەی محەممەدا دێ عەلەیهی سەڵات وەسەلام، دنیا هەمووی ڕووە کاتە ڕیدەکەی ئەو. ئەمڕۆ خۆتان ببەخشن و دینی خوا سەرخەن. لەوانەی کە کۆی کردبوونەوە ڕۆیشتبوون بۆ ئەوەی عوبادی کوڕی بشر بوو، سەحابەیەکی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام سەیری کرد مسلمانان چەندین هێرشیان هێنا بۆ سەر مسەیلەمە و نەیانەتوانی بیگرن، چکە مسەیلەمەی کەذابیش جەیشێکی خەیاڵی کۆ کردبوو و لە دەوروبەری بوو، خۆی لە قەڵاو قولەیەکی زۆر نابوو، دیواری زۆری دروست کردبوون بۆ ئەوەی بەرگری لە خۆیان بکەن. عەبادی کوڕی بشر هاتە پێشەوە لە مسلمانان و دووەم ڕۆژ بوو هاواری لێکردن وتی خەڵکینە ئەی مەعشەری ئەنسار ئەهلی جیهاد، ڕووبکەنە من و با دەست پێ بکەین و پەیمانێ بەخوا ببەستین، پێش هەموو شتێک جارێکی فی شمشێرەکانتان بشکێنن وا منیشی خۆم شکاند. مسلمانەکان بە دوایە 400 کەس هاتنە نزیکی ئەو شمشێرەکانیان هەڵبڕی و دەریان هێنا لە کالان و کالانەکانیان هەمووی شکان. ثابتی کوڕی قەیس، بەڕائی کوڕی مالک، ئەبوو دووجانەی خاوەنی شمشێرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمویان لە ڕیزی ئەو پیاو چاکانە بوون کە هاتنە ڕیزی عوبادی کوڕی بشر. هەر هەموو شمشێریان دەرهێنا و هجوومێکی تری بە قووەتیان کردەوە سەیر مسەیلەمەی کەذاب و شۆڕشەکەی و جوندیەکانی، هەتاوەکو لە چەندین شوێن هەڵیان کەند و دەریان پەڕان و بەزین تا خۆیان گەیاندە ناو حەدیقەیەکی زۆر بەهێز و قایم کە دیواری زۆر گەوریان بۆ دروست کردبوو، دەروازەکانیان هەموو زۆر محکەم قەپات کردبوو کە دوایی پێی وترا حەدیقەت المەوت، لەبەرەوەی هەر لەویان لە جەیشی مسەیلەمەی کەذاب 20,000 کەس کوژرا لەناو ئەو حەدیقەیە. وەختێک کە گەیشتنە نزیکی ئەو حەدیقەی و عوبادی کوڕی بشر تەماشای کرد، پێویستی بە هجوومێکی تر هەیە ئەم جارە لەگەڵیانە. کۆمەڵێک سەحابەی تری ئازا و پتە و دەوریان لێدا و هەموو هجوومێکی تریان کردو، بەڵام بەداخەوە عوبادی کوڕی بشر لەویا ئەوەندەی شمشێر و نوکە تیر بەرکەوت بوو، شمشێرێکی تری بەرکەوت و کەوتە ئەرزەکە و شەهید بوو. ئەوەندەی نوکە ڕم بەرکەوت بوو، ئەوەندەی تیر بەرکەوت بوو، نە ئەناسرایەوە کە هەموو گیانی خوێن بوو، هەتا بە عەلامەتێکا کە لە لەشیا هەبوو ناسیانەوە. لەولاوە توفەیلی کوڕی عەمر بوو.
طفەیلی کوڕی عەمریش خەوی بینی بوو، خەبەری بۆوە، وتی ئەم شەو خەوێکم بینیوە. وتیان خەوەکەت چییە؟ وتی لە خەوما سەرم تاشی بوو، لە ناو دەممەوە باڵندەیەک دەرچوو بەرەو ئاسمان. ئافرەتێکی شم بینی بە ئەوەشی بۆ کردمەوە و خستمیە ناو سکی خۆیەوە. عەمری کوڕی خۆش من بینی لەولاوە بە دوامە ئەهات، بەڵام شتێک کەوتە نێوانی من و ئەوە ئاگام لەو بڕا. وتیان دەی خێرە بێ، بەچی لێکیە دەیتەوە؟ وتی ئەمما سەر تاشینەکەم ئەوەیە کە سەرمە بڕدێ، سەرمە پەڕێ لەم شەڕەیە. ئەو باڵندەی لە دەمم دەرچووە، ڕوحمە بەرەو ئاسمانە ڕوە. ئەو ئافرەتەی خستومیە تێسکی خۆیەوە زەویە، بەڵام سەر لەوە دەرناکەم کە ئەگەر خۆم شەهید بووم کوڕەکەم چی لێدێ؟ ئەو دیوارەی لە نێوانی من و ئەوان چییە؟ ئەویش چووە ناو شەڕەکەەوە هەتاوەکو ئەویش خوای گەورە بە شەهید بردیەوە و قبوڵی کرد و ئەویش شەهید بوو. زۆری نەبرد کوڕەکەشی هەر لەولاوە لەسەر دیواری حەدیقەت المەوت ئەویش شمشێرێکی لێدراو بوو بە دوولەتەوە، ئەویش کوژرا. ثابتی کوڕی قەیس ڕۆزای خوای لێبێ سەیری کرد، ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بەناڕەحەت دیارە. وتی چیتە ئەی پێغەمبەری خوا؟ هەواڵی یەکتریان پرسی و پاشان وتی ثابت ألا ترضى أن تعيش حميدا وتقتل شهيدا وتدخل الجنة؟ حەزناکەی بەوەی کە ڕازی نیت بەوەی کە لە ژیانە بە سوپاسکراوی بژی و سەربەرز بی، پاشان شەهید ببی، بە شەهیدی بکوژرێی و بشچیتە بەهەشتەوە؟ ثابتی کوڕی قەیس لەو ڕۆژەوە ڕوویەکی نورانی و پاک و گەشبین فەرمووی بەلا یا رەسوول الله، بەلا یا رەسوول الله. پێغەمبەر صلی الله عليه وسلمیش فەرمووی ئین لەکە ذالک. ئەمە زەمانێ بوو لە مەدینە، بەڵام ئەوە تا ڕۆژی خۆی هاتۆتە پێشە و ثابتی کوڕی قەیس لەسەر جیهادێ بەردەوامە و سوورە لەسەر شەهید بوونی. ئەچێتە هەر غەزایەکیانەوە شەهیدی بەنسیب نابێوە گەڕێتەوە ئاخۆ خوای گەورە بۆ کوێی هەڵگرت بێ بۆ ئەم ڕۆژە سەختەی بەرامبەر بە مسەیلەمەی کەذابە و لە شەڕی پاشگەزبووەکانایە. ئەم مسەیلەمەی کەذابەی بە درۆ خۆی بە پێغەمبەر ناساندووە. ثابتی کوڕی قەیس هەندێ لە پۆشاکی خۆی دانا و کفنێکی لەبەر کرد، بۆنی لە خۆیدا کە پێوترێ حەنووت. ئەو بۆنەی لە خۆیدا و ڕووی کردە مسلمانان و هاواری کردوتی یا معشر المسلمین ما هكذا كنا نقاتل مع رسول الله صلى الله عليه وسلم. هو مسلمانين بخوا قسم يما آوا شرمان لقل پیغمبران نكردو عليه الصلاة والسلام بئس ما عودتم أعداءكم من الجرأة عليكم. هاي داورشين بو او جرأتي كدشمنانتان والي كردو بيتان فيربنو اوان هيرش بين نصرتان. وبئس ما عودتم أنفسكم من الانخذال لهم. داوشين بو او بزيني كلا دلو درونتانا دروز بوا كواتان ليبي ببزن برامبر بدشمنكاني اسلام. باشان چاوي هلبري بو آسمان وفرمي اللهم إني أبرأ إليك مما جاء به هؤلاء من الشرك. خوايا پناگرم بتو لو شركي كآوانا هناويانا مسيلمي كذاب قومكي، وأبرأ إليك مما يصنع هؤلاء. خوايا أويش كمسلمانانش آوا إقدامك خيرانا كان بوسر مسيلمة خوايا لوانش بريئمو من بتنياه يرشبم. باشان ثابتی کوڕی قەیس ڕاپەڕی و یەک کۆمەڵ لە ئەهلی ئەنسار بەدوایە هەمووی ڕاپەڕین و پیاوچاکی ئازاهاتنەوە پێشەوە بەڕائی کوڕی مالیکی ئەنساری، زەیدی کوڕی خەتابی برای عومەری کوڕی خەتاب، سالمی مەولای ئەبوو حوذەیفە هەموو هاتنە پێشەوە کە یەکیەکی مسلمانان و هەر یەکێ لەوانە لە چەندین غەزایە بەشداری کردبوو. هەر هەمویان تینیان کردەوە مسلمانان و حەماسێکی زۆریان دایەوە بەریان لە هەموو لایەکەوە هێرشیان هێنایەوە بۆ سەر حەدیقەت المەوت. لەم حاڵەتەیە بوون و جەماعەتی مسەیلەمەی کەذابیش بەو پەڕی قووەتەوە دیفاعیان لە خۆیانە کرد. ثابتی کوڕی قەیس لە هەشتا و قسوور شوێنەوە
جەستەی هەموو خوێنی لێ ئەتکە هەتاوەکو لە هێرشێکی تریانە بەرەو دیوارێکیان شمشێرێکی لەسەرەوە لێدرا و کردی بە دوولەتەوە. ئەو هەشتا و قسوور برینداریە، ئەو هەشتا و قسوور زامە ڕێی لەوە نەگرت کە بەو حاڵەتەشەوە هەر هێرش ببات، چونکە ئەی فەرموو ئەمە زەمانێک نییە ڕێگا بدەین کە مرتەدەکان زاڵ بن بەسەر ئەهلی ئیسلامە. زۆر بەداخەوە کە ئێستا ژاوە ئەبینین مرتەدی کوردی زاڵ بووە بەسەر ئەهلی ئیسلامە و قورئانەکەمان فرێدەنە ئاو دەستەوە کە دوێنێ ڕوویداوە لە سلەیمانی. چما ئەساتێکە وا حەسرەتەن عەلە المسلمین. بە چ ڕوویەکەوە ڕوو بکەینەوە خوای پەروەردگار و دوایەوەی کە ئەم ڕیوایەتانە ئەجێڕینەوە ئەو ئەهلی ئیسلامەشمان ئاوا زەلیل بوو بێ کە خاوەنی 30,000 چەکدار بووین و ئابە و شێوەیە خەڵکێک چۆکدادا لە چ میلەتێکی تروا قەوماوە. چێتان ئەفغانی نەبینیوە؟ چێ دەربارەی ئەفغان نەیبیستووە؟ ئەفغان شعبی ئەفغان کە تەمەنی معدەلی تەمەنی پیاوەکانیان 46 ساڵەوە هی پیاوەکانیان 47 ساڵەوە کە ئومەمی متحیدە ئاڵێ فەقیر، داماو، هەژار، برسی، محاصەر. وەختێ هەموو عالەم گەلە کۆمەکەی لە تالیبان کرد و ڕوخاندی تالیبان چەند مانگێکی نەبر هاتنەوە وجود. ئەی کوا وجودی ئەم هەموو مجاهیدە کووردە؟ بۆ ئەم هەموو زەلیلیە قبوڵەکرێ لە یادی بەدرا قورئانەکەتان فڕێ بدرێ بخرێتە ناو ئاو دەستەوە. چاوەڕێی چین؟ یا ربی خوایە پەناگرم بە تۆ لەو هەموو خودلانەی کە بەسەر ئەهلی ئیسلامە دێ. یا ربی خوایە پەناگرم بە تۆ لەو هەموو خودلانەی بەسەر ئەم قورئانە عەزیزەی تۆیا دێ. یا ربی خوایە باسی ئەو سوار چاکانەیە، باسی خالیدی کوڕی وەلیدە کە لە هیچ شەڕێکا نەشکاوە، نە لە پێش ئیسلام و نە لە دوای ئیسلامە. خالیدی کوڕی وەلید لە سێم ڕۆژیا بوو زۆری خەفەت خواردنەوەی کە هەتاکو ئێستا و موسەیلەمەی کەذابی تێک نەشکاندووە. سەیری مهاجر و ئەنسارەکانی کرد و ڕووی کردەوە ئەو پیاوچاکانەی ئومەتی ئیسلام و ئازایانی وەکو بەڕای کوڕی مالیکی بان کرد. پێی وتنوتی فیتنەی موسەیلەمەی کەذاب لە ئێمامە زۆر گەورەیە خەڵکینە. فەرمووی ئەمڕۆ ئەوەی لە بەردەستانایە دوو ڕێگایە، یا ئەوەیە لەم شوێنەیە بکوژرێن و ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستبێن و بچنە بە هەشتەکەی خوا، یان ئەوەیە نابێ هیچ کەسێ بشکێ و ئیلا ئەبێ موسەیلەمەی کەذاب بەسەر مەیتی ئێمەیە بڕوا بەرەو مەدینە. هەموویانی کۆ کردە و ڕووی کردە لا دیوارێکیان، دڕی بەو لا دیوارەیان دا و تێکی شکاندن بە فەزلی خوای گەورە. بەڵام هەروەکو وتم موسەیلەمەی کەذاب خۆی گەیاندە ناو بە قووەتترین شوێنی خۆی کە دروستی کردبوو کە حەدیقەیەکی زۆر بەرفراوان و گەورە بوو، کۆمەڵە دیوار وەکو شورا بە دەوریا دروست کرابوون، هەمووی دەروازەیان هەبوو، دەروازەکان لەو دیوە زۆر قایم کرابوون و کێلۆن و کلیلی خۆیان هەبوو. لەم لاوە سالمی مەولایە بۆ حوزەیفە ڕایەی ئاڵای مهاجرەکانی هەڵگرت بوو، ڕووی تێکردن و فەرمووی بەخوا من ئەترسم لەوەی لای ئێمەوە تێک بشکێین و خوا نەخواستە ئەم ئاڵای قورئانە لە دەستی ئێمەیە بکەوێ. نەهێڵن بەخوا عارێکە بەسەر ئەولادیشمانە دێ ئەگەر بێت و لە تەرەفی ئێمەوە شکستێ بەسەر ئەهلی ئیسلامە بێ. پاشان هێرشێکی گەورەی کردە سەریان. لەولاوە بەڕای کوڕی مالک کە خالیدی کوڕی وەلی زۆری تەشجیع کردبوو، بانجی لێ کردوتی یا فەتە الئەنسار، دەی سوار چاچی ئەنسار ڕۆڵی خۆتی تیا ببینی. بەڕای کوڕی مالیکیش پیاوێکی زەعیف بوو، بەڵام پیاوێکی زۆر چاو نەترس و ئازا و زۆر بە ئیقدام بوو. هەرچەندیان کردنە ئەگەیشتنە سەر دیوارەکان، لە دیوارەکان کە نزیکە بوونەوە جەماعەتی موسەیلەمە لەو دیوە تیریان هەڵەدا و وەک باران بەسەر ئەهلی ئیسلامە ئەهاتەوە خوارێ. ئێوە تەسەور کە نەگەر لەو حەدیقەیە 20,000 کەس کوژرابێ، ئاخۆ چەند هەزار کەس لە ساتێکە لە سانیەیەکە تیری بەرەو ئاسمان هەڵدا و هاتۆتە خوارێ بەسەر مسلمانانە. لە کاتێکا مسلمانان هەر ئاور بنەوە سەیری ئاسمان کەن تیریان بەسەرا ئەباری. بەڕای کوڕی مالیک ڕووی کردە سەحابیەکان و یاوەرانی خۆی و فەرمووی نوچی ڕمەکانتان بەیەکەوە قایم کەن و بۆ منی بکەن بە
پایەیەک و منە چمە سەری بەرزم کەنەوە فڕێم دەنە ئەو دیو وتیان زۆر زەحمەتە. کۆمەڵی ڕمی درێژیان هێنا و ڕمەکانیان هەموو بەیەکەوە نزیک کردەوە لە یەکتر هەتاوەکو پایەیەکی لێ هات و ئەویان بەرز کردەوە خستیانە سەر نوچی ڕمەکان بەرزیان کردەوە بە هەموو قووەتی خۆیان فڕیاندایە ئەو دیو لەگەڵ دابەزینی بەڕا ئەبە شمشێر خەریکیان بوو مەشغوڵی کردن و دەی لێ بریندارکردن هەتا گەیشتە دەرگاکە و دەروازەیەکیانی کردەوە. لەگەڵ دەروازەی یەکەم کرایەوە سەحابە هەمووی هاتنە ژوورە و تێکچڕژانێکی وا ڕوویدا کەس نەیەزانی لە چێدا. لەو ساحەیە 20,000 کەس کوژرا بەس لە جەماعەتی موسەیلەمەی کەذاب 20,000 مەیت. بەڕای کوڕی مالیک ڕەحمەتی خوای لێبێ لە هەموو غەزاکانە بەشدار بوو بوو جگە لە غەزای بەدر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردیەوە لەبەرەوەی تەمەنی کەم بوو لەگەڵ ڕافعی کوڕی خەدیجە تەمەنیان لە 15 ساڵ کەمتر بوو لە هەموو شەڕەکانە بەشدار بوو لە هەموو غەزاکانیشە ئەم ئازایەتی ئەنوان ئەم دینە بە سوارچاکی ئاوا گەیشتووە ئەم قورئانە بە پیاوی نەبەز و دلێری ئاوا گەیشتووە کە ئێستا لە سلەیمانی ئەخرێتە ئاو دەستی مزگەوتەکانەوە ئەم قورئانەی کە ئێستا ئاوا غەریبە لە ناو میلەتێکی 40 ملیۆنیا کە کووردە ئابە و شێوەیە گەیشتووە بە ئەهلی ئێمە بەسەر خوێنی ئەو سەحابیە بە ڕێزانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیشتووە بە ئێمە و ئەوەش قەدرگرتنێتی لە وڵاتی ئێمە خوا چ غەزەبێکمان لێگرە کە فەرمایشتی خۆی بەو شێوەیە سووک بوو بێ لە شاری خۆمانە لە سلەیمانی کوا ئەوانەی عەهد و بەیعەتیان بەخوای پەروەردگاردا بوو کە دینەکەی سەرەخەن کوا ئەوانەی عەهد و پەیمانیان بە پێغەمبەری نازداردا بوو عەلەیهی السەڵاتو وەسەلام بۆی ببنە سەربازی دینەکەی چۆن ئینسان بە چ ڕوویەکەوە ڕوو بکاتە خوای گەورە و بڵێ خوایە دینەکە سەرەخەی کوا ئەو کەسانەی عەهد و بەیعەتیانەدا کوا ئازایەتیە کە ڕووی لە بەڕایی کوڕی مالیک بێ کوا ئازایەتیە کە دەرسی لەو سەحابیە بەڕێزانە و تابعینەوە وەرگرت بێ بەڕایی کوڕی مالیک برای ئەنەسی کوڕی مالیکە هەر بەو شێوەیە مابووە هەتاوەکو جارێک لە یەکێک لە شەڕەکانی ڕۆما لە شەڕی ڕۆما بوون محاصرەی قەڵایەکی فارس بەڕایی کوڕی مالیکی ئەنساری شەیداکەی شەهیدی سوارچاکەکەی ئەنسار دەستە ڕاستەکەی خالیدی کوڕی وەلید پیاوە ئازاکەی حەدیقەت المەوت ڕاستگۆکەی کە بەیعەتی بەخوا و پێغەمبەری خوادا بوو لە دوای شەڕی حەدیقەت المەوت گەڕایەوە مەدینە پاشان شەڕێک بوو لەگەڵ فارس ڕووی کردەوە ئەوێ لەگەڵ ئەنەسی کوڕی مالیک کە برایەتی ئەو ئەنەسەی لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەروەردە بوو مسلمانان گەمارۆی قەڵایەکی فارسەکانیان دابوو فارسەکان لەسەری قەڵاکەوە و لە دیوارەکانەوە زنجیریان بە قولاپەوە ئەنار دەخوارەوە ئەیان گرتە مسلمانان و جاری وا هەبوو یەکێکی پێوە ئەبوو بەرزیانە کردەوە لەسەرێ ئەیان کوشت دوایی هەندێک لەو قولاپانەیان سوور کردبەوە لە ئاگر دەریانە هێنا و ڕەبتیانە کردەوە بە زنجیرەکانەوە لە یەکێک لە ساتەکانی ناغافڵبوونە لە یەکێک لە ساتەکانی غافڵێتیە بەڕایی کوڕی مالیک و ئەم سوارچاکەی ئەنسار ڕووی کردەوە وڵاتی فارس و بۆ جیهادێکی تر بەردەوام بێ ئەنەسی کوڕی مالیکی براشی لەگەڵیا بوو فارسەکان قەڵاکەی دەوروبەری خۆیان هەموو بە زنجیر لەسەرەوە گرتبوو پاشان قولاپیان پێوە شۆڕ کردبووە قولاپی سوورەوە کراو بە ئاگر لە پڕێکا قولاپیان لە یەکێک گیرە کرد و بەرزیانە کردەوە لەسەرەوە بە شمشێرەیان کوشت مسلمانەکان زۆر بە زەحمەدایان توانی نزیک ببنەوە لە دیوارەکە لە ناکاوایەکێ لەم قولاپانە لە پشتی ئەنەسی کوڕی مالیک گیر بوو کە برای بەڕایی کوڕی مالیکی سوارچاک و ئازا و دلێری مەیدانە بەڕایی کوڕی مالیک کە
خۆی هەڵدا بۆ زنجیرەکە و بە قاچی بە دیوارەکەەوە قایم کرد و بەرز بەوە هەتاکو براکەی خۆی ڕانکێشا بەرزی کردەوە و ڕزگاری کرد. سەحابیەکان و یاوەرانی خۆی هەموو بینیان کە چۆن دووکەڵ لە دەستی هەڵەستا کە دابەزیە خوارەوە ئێسقانەکانیشی هەمووی ڕەش بوو بوون سوتا بوون. ئەم ئیسلامە بەم ئازایەتیە گەیشتووە بە ئێمە و لە زەمەنی ئێمەش ئاوازەلی لەبێ لە شارێکی وەکو سلەیمانی. ڕقنێکی بوغزاوی کوردایەتی فاشل لە قەرەتەپە و لە هەموو شوێنێکی لە هەموو خەباتێکی دۆڕا و ئیفلاسی فکر و بێدینی هاتۆتەوە سەر قورئان سووتاندنەکەی ئێمە. اقتیدای بە ڕامسفێلد کردووە دوای فەشەلبوونی لە ئەفغانستان و عێراق قورئانەکەی ئێمە لە گوانتانامۆیان فڕێداتەتەوە لێتەوە. ئەمە چمە ئەساتێکە ئێستا تووشی ئەو گەلە کوردە بووە. خوا چه عقوبەیەکی تریانە خاتە سەر. یا ڕەبی خوایە لامان دەی لەگەڵ پیاوچاکانە. خوایە ئێمەش نەگری بە گوناحی ئەو خراپەکارانە. خوایە ئەو پیاوچاکانەی لەو کوردەیە ماون خوایە ڕزگاریان کە و ئەوی تری ژێر و ژوورکە. خوایە گرانیەکان لەسەر تونتر کە یا ڕەبی مادامە و قورئانیان وا لێ کردووە. بەخوا ئەو عقوبەیەش هەرە خۆن. بەخوا تەوبەی لەسەر نەکەن. لەم ڕەمەزانەیە نەگەڕێن بە شوێنی ئەو تاوانبار و مجرمانەیە. بەخوا قەسەم ئەو عقوبەیەی زۆر بە شێوەیەکی گەورە ئەخۆن. یا ڕەبی خوایە ئێمە لەو سزایە دوورکەی. خوایە لە ڕق و غەزەبی خۆتمان دوورخەیتەوە. خوایە هەموو غەزەبی خۆت بڕژێنی بەسەر پارتی وێچێتیە و بەسەر ئەو کەسانەی کە هێرشیان کردوتە سەر مزگەوتەکان و قورئانەکانیان خستوتە ناو ئاو دەستەکانەوە. یا ڕەبی دینێک لەولاوە ئازایەتی و خوێنی سەحابە پیاوچاکانی تابعین و ئەو هەموو جیهادەی لە پێناوا کرابێ. دینێک 70 ساڵی نەبرد ئاڵای تەوحیدەکەی لەسەری ئەندەلوس چەقێنراو لە تاجیکستان و ئۆزبەکستانی ئەمڕۆ گەیشتە حدودی چین. قوتەیبەی کوڕی مسلیمی باهیلی لەسەر مەلیکی چین باجی لەسەر دانابوو کە جزیەی لێ وەرگرێ لەبەرەوەی ناچێتە وڵاتەکەیەوە. ئەمە ئەو دینەیە کە ئەو هەموو سەحابیە بەڕێزانە لە پێناوی ئەوە ئەم هەموو ڕەنجەیان لە پێناویە داوە. ئەبێ ئینسانی مسلمان چۆن ئەم دینە بتوانێ بپارێزێ ئەگەر ئاوا بە بێغیرەتیانە ڕووبکاتە ئەو دینە. ئەوانەی لە ئەهلی بەدرا بوون. ئاخر خوای گەورە لە بەدرا ئەو هەموو مژدەیەی دابوو بە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەوەشا بەردەوام دوعایە کرد و ئەپاڕایەوە و مسلمانەکانی تەشجیع کرد بۆ دیفاعکردن لەم ئیسلامە. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەختە لە بەدرا هەموو ڕیز بوون ڕووی تێکردن و تەشجیعی کردن و فەرمووی قوموا إلى جنة عرضها السماوات والأرض. هەستن ڕاپەڕن ڕووبکەنە بە هەشتێک کە بوارەکەی هەتا ئاسمانەکان و زەویە. عمەیری کوڕی حەمامی ئەنساری هەستا و کە گوێی لەو قسەیە بوو زۆر بەسەر سوورمانەوە ڕووی کردە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی جنة عرضها السماوات والأرض. خوای گەورەمان خاتە بە هەشتێکەوە کە بوارەکەی مەسافەکەی ئاسمانەکان و زەویە. قال نعم. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ. ئەوجا عمەیری کوڕی حەمام فەرمووی بەخین بەخین. بەه یعنی وەکو چۆن مەدحیە کاڵێ بەه لەم سەرکەوتنە، بەه لەم مژدە خۆشە، بەه لەم پاداشتەی خوا، لە ڕەزامەندی خوا، لە بەهەشتی بەرینی خوا، لە مژدەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەسافەیەکی کەمە هەر ئێستا ماوەی مەسافەی شمشێر و تیرێکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بۆچی ئەڵێی بەخین چی وای لێ کردووی وا بڵێ؟ عمەیری کوڕی حەمام فەرمووی لا والله يا رسول الله إلا رجاء أن أكون من أهلها. والله ئەی پێغەمبەری خوا هەر ئەوەیە کە ئومێدم هەیە هیوام هەیە بەخوای پەروەردگار کە بمکاتە ئەهلی ئەو بەهەشتە و بچمە ناوی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فإنك من أهلها. بەدڵنیا بە لەوە کە تۆ لە ئەهلی ئەو بەهەشتەی. ئەویش لە خۆشییا چەند دەنگکە خوڕمایەکی بەدەستەوە بوو فڕەیدان و بێ ئەوەی بیان خوا. وتی ئەگەر ئەوەندە دانیشم هەتا ئەم خوڕمایانەژە خۆم بەخوا زەمەنێکی زۆرە توولانیە. ئەوجا خوڕماکانی فڕێدا و ڕۆیشتە ناو شەڕەکەەوە هەتاکو شەهید بوو. ئاوا لە پێناوی ئەم دینە گیانیانە بەخشی، ئاوا بە قوربانی ئەو پێغەمبەرە نازدارە ئەبوون، ئاوا لە پێناوی سەرخستنی ئەم دینە لە حەزاتی خوڕما خواردنێکیشیان پێ دوور و درێژ بوو.
ئەوە ژیانە ئەوان ئاوا سەیری ژیانیانە کرد و سەیری خۆمان کەینەوە ژیانمان چەند لەلا شیرینە 24 ساعتی ڕۆژێک ساعاتێک دانانەی نەبۆ خواپەرستیت نەبۆ ڕەنجی ئەم دینەت بە ساڵ بیر لە عمری خۆت بکەرەوە چیت تەرخان کردو بۆ سەرخستنی ئەم دینە لە کاتێکە هەتی و مچەیەکی کالیفۆرنیا کەس نازانێ باوکی چێە لەو سەرەوە لەگەڵ قواتی احتیلالە هاتووە و لەسەر قورئانەکەی تۆ سەلیب ڕەسمەکە لەو سەرەوە هاتووە و کوفری علمانیەتی کوردی تەشجیعەکە لەسەر قورئان فڕێدان و سووتاندنی و ئیهانەکردنی مقدەساتی مسلمانان آخر لە پێناوی چییە ئەو هەموو سوکایەتی و ئەو هەموو زەلیلیە بەسەر ئەهلی ئیسلامە بێت کە ئێمە لە یادی بەدراین کوا ئەوانەی ئەو عەهد و بەیعەتەیان بە خوای پەروەردگار داوە نوێی کەنەوە لەگەڵ خوایە با نوێی کەینەوە لەگەڵ خوای پەروەردگار و بڵێن یا ڕەبی خوایە ئەو عەهد و بەڵێنەمان لەسەرە خوایە ئەو بەڵێنەی بە جەنابەتمان داوە لەسەرمانە لە گەردنمانە خوایە تەنازول لەم دینە ناکەین ئەگەر چی ئێستا لە قۆناغێکان کە شکستمان بەسەرا هاتووە خۆتان تەشجیعکەنەوە ئازابن لەسەر ڕاگرتنی ئەم دینەتان لەسەر دینداریتان لەسەر خواناسیتان سعدی کوڕی خەیثەمەی کوڕی حارث کە گوێی لە بانگەوازەکەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم کە خەڵچینە خۆتان سازدەن کۆ ببنەوە ئەڕۆین دیار بوو کە بەرەو بەدرە ڕۆیشتن مەبەست لە غەزای بەدرە یەکێک لە کوڕەکانی هاتە لای و پێی وتی باوکی شیرینم با من لە جێی جەنابەت بڕۆم و جەنابەت لێرە لە لای خێزانت بە لای ماڵ و مناڵەکەت بە سعد فەرمووی لەو کانە غەیڕ الجەنەة ئاثەرتوکە به إني لأرجو الشهادة في وجه هذا وتي الرول أجر غيري بهشت بواي أمد قينا كتوب شو بلا من أميدم هيك شهيد ببمو لمنا وشوانم بدري فعشان هردو كان هريك وتي با من بتم تولي ربا أو وتي با من بتم تولي ربا وتي أن باشا با قرعيكي بوبكين كقرعيان كرد باوکی پێشەوەی دەستی پیاکەن وتی کوڕی شیرینم شتێک هەیە کە تۆ لە باوکی خۆتی بگریتەوە وتی نەخێر وتی دەی باشە من ئەمەمە بێ قورعەکردن بیدە بە من و با من بچم وتیان با بچینە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ ئەوەی قورعەکەی بۆ بکەین هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگای بە سەعەددا کە بێتە دەرەوە ئەو عەهد و پەیمانەی لەگەڵ خوا بەستووە ئاوا بە هیوای شەهیدیە لە خزمەتی پێغەمبەرا بوو صلی الله عليه وسلم هاتە غەزاکە و بەشداریشی تیا کرد بەڵام نەکوژرا لەو شەڕی بەدرەیە سەرکەوت و مایەوە هەتاکو کاتی ئوحود وعدەکەی لەوێ خوای گەورە هێنایە دی پەیمانەکەی بۆ هێنایە دی لە ئوحودا شەهید بوو بزانە برای بەڕێزی من باوکو کوڕ شەڕەشان و پاڵیانە بۆ ئەوەی کامیان بەرەو ئەم شەهیدیە بێ بەرەو ڕەزامەندی خوای گەورە دوای پەروەردەبوونی لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی عەهد و بەڵێنیان دا بە پێغەمبەر و دەستیان خستە ناو دەستی دەی مەگەر زمانی ئەوە نییە لەم بەدرەیە لە یادی ئەم بەدرەیە ئێمە ئەم عەهد و پەیمانە لەگەڵ پێغەمبەری نازدارمانە ببەستینەوە